کەلتوری چۆمان بە ئامانجی ئاشکردنەوەی فۆتۆگرافەران و وێنەکانی سروشتی باڵەکایەتی و خەڵکی ناو شاری باڵەکایەتی و چۆمان بەتایبەتی هەستا بە سازدانی پێشەنگایەکی فۆتۆگرافی و ژەنینی مۆسیقا لەلایەن چەنگەنجێکی ناوچەکەی خۆم وێڕای خەڵکی باڵەکایەتی و قەزای چۆمان گەشتیارێکی زۆریش لەگەڵمان بەشدار بوون بۆ سیرکردنی وێنەکان و ئاشنابوون بە دیمەنی جوانی ناوچەکەمان و ساتێک گوێگرتن لە موزیک. ئامانجێکی تری ناوەندی کەلتوری لە سازکردنی ئەم پێشەنگایە ئەوە بوو کە چالاکیەکانمان لە ناو هۆڵێکی داخراو بێرینی لە دەرەوە لە ناو بازاڕێکی گەوری ناو قەزای چۆمان پێشەنگاکە ئەنجام بدەین بۆ ئەوی خەڵکیش ئاشنا بن بە چالاکیەکانی ناوەندی کەلتوری چۆمان. والله